ماوەی 7 ڕۆژە ڕۆژنامەنووسێکی ئاژانسی ڕۆژنیوز لە کاتی گەڕانەوەی لە ڕۆژاوای کوردستان لە دەروازەی فیشخابوور لەلایەن هێزانمنیەکانی دووەکەوە دەستگیر کراوە و تا ئێستا چارەنووسی نادیارە. دژی ڕفاندنی ئەو ڕۆژنامەنووسە لە سلێمانی بەشێک لە ڕۆژنامەنووسان و سەندیکای ڕۆژنامەنووسان و سەنتەری میترۆ گرتبوونەوە و ئیدانەیان کرد. سلێمان ئەحمەد کە هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوسە دەستگاکەی ڕوونکردنەوە لەبارەی دەستگیرکردنی دەدات. لە دوای گەڕانەوەی بۆ باشووری کوردستان لە دەروازەی فیشخاپور لەلایەن ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە فڕێنراوە و بەبێ ئەوەی هیچ هۆکارێکی یاساییان هەبێت و هیچ ڕوونکردنەوەیەک بدەن. لەو کاتەوە پەیوەندی لەگەڵ ئێمە و بنەماڵەکەی پشراوە. ئێمە وەک ئاژانسی ڕۆژنیوز سەر لەبەری ئەو تۆمەت و چاواشەکاریانی ئاسایشی پارتی لە دووهۆک ڕەت دەکەینەوە و ئیدانی دەکەین بە هەواڵێکی ترسنۆکانەی دەبینین لە بەرامبەر دەنگی ئازادی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد. ئاسایشی دووەک ڕەتی دەکاتەوە سلێمان ئەحمەد لە سەرکاری ڕۆژنامەوانی دەستگیر کرابێت و تۆمەتباری دەکات بەکاری نیەنی و نایاسایی بۆ پەکەکە. بەڵام سەنتەری میترۆ و ڕێکخراوەکانی بەرگری لە مافی ڕۆژنامەنووسان پێیان وایە ئەم تۆمەتانە بۆ پاساوێنانەوەن بۆ دەستگیرکردنی ڕۆژنامەنووسەکە و ئەو جۆرە مامەڵانە لەگەڵ ڕۆژنامەنووسان ڕەت دەکەنەوە. تاکو ئێستا بە فەرمی هیچ وەڵامێکیان نەدامێتەوە. ئێمە چەند جارێک پەیوەندیمان بە ئاسایشەوە کردەوە و تا دوێنێ شەویش پێش بڵاوکردنەوەی ئەو بەیاننامەیە بە ئێمەوە تۆ کە نازانین ئێمە دەستگیرمان نەکردووە. دوێنێ شەو درەنگانێکی شەو بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە باسەوە دەکەن بڵێ هێزەکانی ئەوان دەستگیریان کردەوە بەڵام شوێنەکەیان دیاری نەکردووە. لە هەمان کاتیشدا تۆمەتەکانیشان هیچ بەڵگەیەکی تیانێ تەنها گومان هەیە بەداخەوان یعنی ئەدای هێزە ئەمنیەکان و ئەدای دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا بە جۆرێک خراپ بووە کە گومانی دروست کردو لای هاوڵاتیان و لای سەرجەم توێژەکان بۆی کە داداکان وەک پێویست نەیانتوانی و کەیسەکانی ئازادی ڕادەربڕین و کەیسەکانی ئازادی سیاسی یەکلا بکەنەوانەیە. بۆیە گومان دەکرێت لەم کەیسەشا بە هەمان شێوە کە ئەو تۆمەتانی کە خراونەتە ڕوو تۆمەتی ڕاستەقینە نەبن تەنها وەک جۆرێک لە تۆڵەکردنەوە بە یاخود سزای سیاسی بێ بەسەر ئەو لایەناندا و ڕەنگە ئەو دەستگایی کە ئەو ڕۆژنامەنووسە کاری دێ دەکات هۆکار بێت بۆ ئەوەی کە ئەو تۆمەتانی بۆ هەڵبەسترێت. ئەم شەو ئاسایشی پارێزگای دهۆک دوای 6 ڕۆژ لە دیارنەمانی ڕۆژنامەنووسێکی ئاژانسی ڕۆژنیوس خاوەندارێتی خۆی و ئەوەی گرتە ئەستۆکە لای ئەوان دەست بەسەرە. دیارنەمانی ڕۆژنامەنووسێک بۆ ماوەی 6 ڕۆژ بە هەر هۆکارێک بێت و بە هەر پاساوێک بێت بەڕاستی یەکێکە لەو تاوانانی کە بەرامبەر بە هەر مرۆڤێک دەکرێت ئەگەر مرۆڤەکەش ڕۆژنامەنووس بێت و لە دەستگایەکی میدیایی فەرمی و دانپێدانرا و کار بکات بۆ خۆی بەڕاستی ئەوە یەکێکە لە تاوانە گەورەکان بەرامبەر بە مافی مرۆڤ و بەرامبەر بە مافی ئازادی ڕادەربڕین و پانتایی ئازادی ڕادەربڕین. لە کاتێکدا ڕۆژنامەنووسان دەستگیر دەکرێن و دەکوژرێن کە بەردەوام باس لە ئازادی ڕادەربڕین و مافی ڕۆژنامەنووسان دەکرێت پێشێلی یاسایکاری ڕۆژنامەوانی دەکرێت و ڕۆژنامەنووسان بەم یاسایە مامەڵەیان لەگەڵدا ناکرێت و بە یاسای سزادانی عێراقی دەستگیر دەکرێن.